زۆر بەداخەوم کە پێشگری وشەی بەداخەوە بۆ هەندێک وشەی باڵا بەکارمان هێنا لە بەرنامەکانی باوەڕنما. بەڕاستی بەداخەوە مەگەر بڵێم بۆچی وەفاداری ئەو ڕەوشتە بەرزەی ئینسان، ئەو ڕەوشتە بەرزەی پێغەمبەرەکان، ئەو ڕەوشتە بەرزەی کە مرۆڤایەتی پێچێ بەڕێوە، نازانم بڵێم بەرەو کاڵبوونەوە ئاچێ، بڵێم وەرجێڕانی تری بۆ کرێ، بڵێم هەر یەکەمان بە وێنەی خۆمان وێنەیەکەین. بەڵام ئەوەی کە ئەبینرێ بە تایبەت لە کۆمەڵگەی کوردیە کە کۆمەڵگەیەکی کۆمەڵایەتین، داینەمۆی ئەم بەردەوامیە وەفاداریە و وەفاداریش ئەتوانم بڵێم ڕەنگە لە قەیرانێکی مرۆیی یابێ. بابەتەکە وشەیەکی زۆر ساتێ بەڵام زۆر هەستیارە، بۆیە وەک هەمیشە جەنابە لێرەی فەرموو. بەناوی خی گەورە و میهرەبان بە ئیزنی مامۆستایان حەزەکەم بە هەڕەشەیەکی مەحویانە دەست پێ بکەم. شوانە هەڕەشەی مەحوی؟ بەڵێ. بپرسە حاڵم ئیهمالی وەفا بەس، بترساتەوە لە حەق جەور و جەفا بەس، بە کامی غەیر و بێگانە برالە، بەریبوونت لە یار و ئاشنا بەس. مەحوی هەڕەشەیەکە کە کەسێک ئەگەر بێوەفا بێ، کەسێک ئیهمال بێ بەرامبەر بۆفا، ئەبێ لە حەزرەتی حەق بترسێت، چونکە خوا زاتێکە بێوەفایی پێ ناخۆشە. وەفا ئەمرێکی ئەخلاقیە بۆ هەموو مرۆڤایەتی، لە ناو پەروەردەی مرۆڤە بەشێکە لە ڕەوشت کە ئینسان فێری وەفا ئەکرێت. بەڵام بۆ ئەهلی ئیمان و ئەهلی عیرفان وەفا ئەمرێکی لەسەر و ئەخلاقیە و ئەمرێکی ئیلاهیە، بۆ لەبەر ئەوەی ئەبێ ئێمە یەکەمین جار و بە وەفا بین بەرامبەر بە ئینسانیەتی خۆمان، چونکە خوا ئێمەی بە ئەحسەنە تەقویم دروست کردووە، بە باشترین شێوە دروست کردووە، کەواتە ئەبێ ئێمە بتوانین جوانترین و باشترینی خۆمان پێشکەشکەین. لە ناو جوانترینەکانە چییە؟ وەفایە کە پابەندە بە جوامێری و بە مروەتەوە. ئێمە بێ بە وەفا بین بەرامبەر بەخوا، لەبەر ئەوەی ئەو ڕۆژەی کە ئێمە لە جیهانی ڕۆحەکان نابووین، لە ڕۆژی ئەلەستا یا لە ڕۆژی ئەزەلا، خوا پێی فەرمووین مەگەر من خوای ئێوە نیم، ئێمەش خوامان بەخوایەتی قبول کرد، کەواتە بە ئێستا بە وەفا بین بەرامبەر بەخوامان. و هەموو ئەهلی عیرفان خەریکی بەجێهێنانی ئەو وەفایەن. وەفا بەرامبەر بەخوا چۆنە؟ ئەو کاتێک کە خوا خستیتە ناو خۆشیەوە، سوپاسگوزاری ئەو کاتێک کە بەڵایەکت بە سەراهات بێوەفای بەرامبەری دەرگاکەی چۆڵەکەیت. ئەڵێ ڕۆژێک شێخ ئەبوو سەعیدی ئەبوو خەیر لەگەڵ یەکێ لە شاگردەکان یا بە ڕێگایەک ئەگوزارێت تەماشاکە، سەگێک لە ئاستانەی دەرگایەکە کەوتووە، لە ئاستانەی ماڵێکا کەوتووە، ساحێبەکەی زوو تێسرەوێنێ و دەریەکە سەگەکە ئەقورسکێنێ دوورەکاتەوە دواییەتەوە. شێخ ئەبوو سەعیدی ئەبوو خێر دەسەکاتە گریان، شاگردەکەی پێڵێ قوربان بۆ گریت؟ ئەڵێ سێدی کە ئەوە سەگە خاوەنەکەی دەری ئەکا هەرهێتەوە ئێرا، چونکە بێژگە لەو کەسی ترشک نابە، چونکە بە وەفایە ئێمە بچووکترین بەڵامان بەسەر هەیە، یەکسەر لە دەرگای خوار ڕائەکەین، بۆ ئەوە ئەگریم ئێمە بە قەرسەگێکیش وەفامان نییە. بۆیە بەجێهێنانی وەفا بەرامبەر بە خوا ئەوەیە کە ڕێگەی ڕاست بەرنین، ئەوەیە کە بتوانین جوامێر بین، مرد بین لەگەڵ تاکەکانە. ئەی وەفاداری لەگەڵ ئەوانی تراچیە؟ ڕۆژانە ئێمە بەر ئینسانی بێوەفاکەوین، خۆمان ڕەنگە بێوەفاییمان لێ بوەشێتەوە. مەسەلەن من زۆر جار ئەیبینم لە کۆمەڵێک مەجلیسا دائەنیشین، پەرژینێکی قایم بۆ برادەران، بۆ پیاوان کە هەمویان برای منن، لە هەر مەجلیسێکا دانیشت بێتم پیاوێک زەمی ژنەکەی کردبێ، ئەو مەجلیسەم یا چۆڵ کردووە یا پیاوەکەم ڕاگرتووە. شاگردەکان و تەلەبەکانشم فێرکۆ بە تایبەتی ئافرەتەکان وتومە پیاوێ بتوانێت لە بەردەم منە زەمی خێزانی خۆی بکە کە ئەو پێی حەڵاڵ و جەستەی بەڕووتی بینیوە، سبەینێ چی بەرامبەر بە ئێماکە؟ یەکسەر ڕام گرتووە ڕێگەم نەیە. ئێمە ڕۆژانە بەر بێوەفایەکەین لەلایەن ئەو کەسانەوە کە دەستە خوشکمان بوون یا برادەرمان بوون، بە هەر جۆرە لە جۆرەکان پەیوەندیەکەمان ئێستا نەماوە نەمانتوانیوە بەردەوام بین. کافێ بە کافێ، کۆڵان بە کۆڵان، مێز بە مێز ئەگەڕێ زەممانەکات.
ئەمە جۆرێکە لە دڵم نایە بڵێم چوزام لە جاتی بڵێم بێ ئەڵێم نائەخلاقیە جۆرێکە لە بێوەفایی چەند جوانە ئەو ژن و مێردەی کە لە یەک جیابوونەوە هەرگیز جارێکی تر بە ناشرین باسی یەکیان نەکرد کە لێی پرسرا بۆ جیابوونەوە ئەڵێ وەڵا نەگونجین لە پشت وشەی نەگونجان و هەزار شتی تر هەیە بەحرێک هەیە کە پێویست ناکا من هەڵی بەمە من بۆ هەڵیەمەوە ئەمە ئەو ژن و پیاوە زۆر بە وەفان بەرامبەر یەک ئێمە ئەتوانین بۆ نمونە من ڕەنگە چەندین کەس هەبێ لە ژیانما ئێستا بەردەوام نیم لەگەڵیا هەر بۆ سوعبەت کورت شتێکەڵێکەیەکی وەفاتی کرد بێت دڵی ناوێ نایی باڵێ با ڕۆحی دانەشڵێکەڵێ ڕەحمەتی بڕواکە بۆوانی کە ئێستا پەیوەندیمان بە یەکۆنەماوە دەستە خوشکم بوون یا برادرم بوون ئەڵێم ڕەحمەتی یعنی بۆی بە ناشرینیش ناوی نەبم کۆتاییشی هاتووە هێشتا وشەی ڕەحمەت یعنی بە ڕەحمەتی خوا چووە بەکاری هێنم دڵم نایە بێوەفا بم بەرامبەری بۆچی لەبەر خۆم نەک لەبەر ئەو چونکە ئەگەر ئەو ئێستا من بتوانم خۆسپی بکەم ناشرینی بڵێم سەردەمێ من ئەو بەیە کۆ برادر بووین کەواتە هەر ناشرینێکی هەبووە منیش بەشدار بووم لە ناشرینێکەیە ئێمە بەیەکەوە ناشرین بووین خۆ لە پڕا ئەو نەبوو بە داعجان لە پڕا نەبوو بە شتێکی ناشرین ئەویش بەشێکی هەبوو بەڵام ئەو کاتە من تحملی ئەوم کردووە ئێستا تحملی ئەوە ناکەم چەند جوانە ئەو کەسەی هەرگیز جارێکی تر نهێنی ئەوی تر نادرکێنێکە کۆتایی پەیوەندیەکەیان هاتووە مەسەلەن وەفاداری بەرامبەر بە دایک و باوک ئەزانی ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکان پڕ بووە بە ناوی تەنزەوە ڤیدۆ دروستەکە کاتێ دایکم چێشتەکە لێ ئەنێ کاتێ دایکم ئەڵێ بۆ هەڵنەساوی خەریکی شکاندنی دایک و باوکن بە ناوی تەنز و بە ناوی ڤیدۆی سوعبەت و بە ناوی پێکەنینەوە ئەمە جۆرێکە لە بێوەفایی ئەخلاقی خێزانی کەوا ئەکانەوەیەکی تر پەروەردە بێ وەفای نەبێ چەند جوانە ئەو گەنجەی کە وەفای هەیە بۆ خاکەکەی چەند جوانە ئەو خوێنکاری کە وەفای هەیە بۆ مامۆستاکەی چەند جوانە ئەو شاگردەی لە حوجرە وەفای هەیە بۆ مامۆستاکەی ڕەنگە دوایی گەورە بێت مەبدەئیەن لەگەڵ بۆ چوونی ئەو مەلایە نەبێت بەڵام ئەڵێن نا من ڕۆژێ تەلەبەی ئەو بووم ئەو وەفایی ئەو لەبیر ناباتەوە نمونەیەکی بچووکە بۆ بگەڕمەوە وەفا لە شتێکی بچووکە ڕۆژێک بین دەستە خوشکێکم هەبوو باخێکی گەورەی هەنجیریان هەبوو بە ناویان ئەگەڕین ساڵانێکی زۆر لەمەوە پێش عادەتەن کە بەناو باخە ئەگەڕێی نەفسی ئینسان وایە خۆڕسکە هەر شتێک جوان بێ لێ کاتۆ ئەیخوا بەدەم قسەوە هەر بۆ ئەوش پیاسە ئەەکەی هەر هەنجیرێک جوان بووایە یا قوڵتە تۆزێکی لێ بخواردایە ئەی قوڵتە زۆرزانە کام هەنجیرەی شیرینە ئەوە کوونەکە دارکونکەرە و قوڵتەی پێڵن لێ ئەکردەوە ئەیا بە من ئەوی بیخۆ من زۆر پێم سیر بوو ئەمە لای من خۆشەویستی وەفایە وەفا قسەی زل نییە بەڵام بۆچی ئەیا بە من ئەو هەنجیرە پێشخۆی تەبانەوە جوامێریشی پێوترێ لەبەر ئەوەی پێش ئەوەی تامی هەنجیر و شیرینی هەنجیرەکە لە زاری منابێ لە زاری خۆیەتی لەبەرەوەی ئەمری وەفا کە ئەمرێکی ئەخلاقیە چێژەیە بە ئینسان هەست بە وجودی خۆیەکە هەست بە ئینسانیەتی خۆیەکە کەرامەتی تۆخەکاتەوە ئێمە کە بە وەفاین لەبەر خۆمانە لەبەر ئەو چێژەیە ئەو کەسەشی کە بێوەفایە بڕوا بکە زەهرەکەی لەناو دەمیایەتی بەڵام یا پەروەردە نەکراوە یا تێی نەگەێنراوە یا پێی نەوتراوە ئەوە جوانە چەند ناشرینە ئەو خانمەی کە جا بۆ تۆ لە مێردەکەی و ئەڕوا لە شوێنان وەکو شتێکی زۆر ناشرینی کارە سات بارباسیەکە یعنی وەکو چوزانم ئەو ئەیکا بە دەعبا لەو خەڵکە ئەگەر دەعبا بوو چۆن ئەو هەموو ساڵە بەرگەت کرد چەند جوانە بە هێواشی دایپۆشی بڵێ نەخێر ئێمە لەبەر هۆکارێک یان لەبەر خاتری چی ئەو یادەوەریانەی کە هەمانە یادەوەری هاوبەش چەند ناخۆشە من دەست بخەمە یادەوەریەکانی ڕابردوم کە پێشتر هەبوون ئێستا دەستکاری ئەەکەم وەفا بەرامبەر بە خوا چۆن وەفادار بین بەرامبەر بەخوا بەو شێوەی کە ئێمە بتوانین وەفادار بین بەرامبەر ئینسانەکان ئەتوانین بەرامبەر خوش بە وەفا بین زۆر جار پیرێژنەکانمان ئەیانوت ڕۆڵە خوا لە حەقی خۆی خۆشە بێت لە حەق و ناس خۆش نابێت ئەگەر لە شوێنێکی شابێوەفا بین بەرامبەر بەخوا لە عیبادەتێکا کاڵ و کرچی و کەمایەتیەک و کەم و کوڕێکمان هەبێ خوا سەتارە دایە پۆشێ بەڵام من ئەگەر بێوەفا بم بەرامبەر بەیەکێ لە بەندەکانی بتوانم برینداری کەم بتوانم بیشکێنم بتوانم پەیمانێکی پێ بەم و دوای پەیمانەکەنە بەمە سەر خوا لێمە ڕەنجێ چەند جار هەر بۆ بەرنامەکانی جەنابتان مەسەلەن کە جەنابە قسە لەگەڵا کردموتمە کاکە دەروون وعد نایم هەتا دوای ڕازی بووم لەبەر ئەوەی ئەگەر وعد بم بە تۆ دوایی نێمە بەرنامەکەتەوە من لە ئاستانەی خوایە ڕوڕەشە بم
نەک لە بەرتۆلەوە چ تۆ بەلاتەوە ئاسایی بێ یا یەکتر بەلایەوە ئاسایی بێ بەڵام ئەو پەیمانە ئەخلاقیەی کە من لەگەڵ خۆما بەستومە بەر لەوەی من گرێبەستێکی ئەخلاقی لەگەڵ جەنابتایە لەگەڵ مامۆستایانە بکەم ئەم گرێبەستە من لەگەڵ خۆماکەم ئەگەر بتوانم پێ بنێم بەسەر گرێبەستەکەی خۆما سبەینێ ئەتوانم شتی خراپتریش بکەم سبەینێ ئەتوانم شتی ناشرینتر بکەم بۆیە پێم وایە وەفا شتێکە ئینسان ئەبێ فێری بکرێ ئینسان ئەبێ بتوانێ بەرگەی بگرێت چونکە قورسە وەفاداری وەستان لەسەر قسەی خۆت وەستان لەسەر ئەمرێک سێری خانمی کورتکە سی و چەند ساڵە مێردەکەی ئەنفال کراوە مامۆسا زانێ گەرمیانیەکان ئەم ژنانە بە پێی شەرع بە پێی حەق بە پێی کللتور بە پێی مافی مرۆڤ حەقی خۆیانە شوو بکەنەوە شویان نەکردەوە لە وەفاداریە بۆ بەرنامەی خۆمانێک لە بەرنامەکانمە سەڵەکەی هەڵگرت چەندێک ئەو خانمە چەندێک مەردە چەندێک جوامێرە چەندێک ئازایە خۆ هیچ کەسێ داوای لێ نەکردووە بەڵام ئەمە پێوترێ وەفا ئێمە لەوانەوە وەفا فێربووین ئێمە زانی وەفا لەکیەوە فێربووین لە مامۆستاکانمانەوە فێربووین کە مەبدەئی مامۆستاکەی خۆی بەدڵ نەبوو بەڵام بە ئەدەبەوە لە شوێنانە ئەیود من لەگەڵ ڕای جەنابی مامۆستایان نیم نەک بیشکێنێ ئێستا ئێمە خەڵکمان هەیە بە ئەنقەز ئیمامە گەورەکانی ناوجیهانی ئیسلامی ئەشکێنێ ئەمە پێی ناوترێ وەفاداری ئەمە پێی ناوترێ فێرکردن هەر کەسێک نەیتوانی بە ئەدەبەوە باسی مامۆستاکانی پێشووی خۆی بکە ئینسانێکی بێوەفایە ئینسانی بێوەفا لە ناو زمرەی نامردانایە ئینسانی نامرد جێی متمانە نییە من ناتوانم متمانە بە کەسێ بکەم کە نامرد بێ کە بتوانێت زەمی ئەوانی تر بکە بڕوا بکە لە شوێنێکا دانانیشم دوو کە زەمی برادری سێهەمیان کا چونکە کە هەستام دوایی من ئەبم بە کەسی چوارم بۆ ئەبێ زەمی بکەی چۆن ئەتوانی ناخۆشی ئەوی تر بڵێ چۆن ئەتوانی ناشرینی ئەوی تر بڵێ کورد زۆر پابندە بە پەیمانەوە بە بەڵێنەوە بە وەفاوە هەتا لە گۆرانیە هەمانە ئەڵێ لە ناو کوردان نەبوو پەیمان شکێنی لەکوێ فێربووی گوڵم پەیمان شکاندن ئەوەی شارەکەی هێمنە بە تاواتی لە بەرم نییە یا مەسەلەن لە ناو کللتوری کوردیا زۆر جوانە کە یەکێک لادەیەک وە خوڵقێک کردا ئەی گفتم ماوە ئەی گۆچانم داناوە بیشی کوژی مادەم بۆ ماڵی وتۆ من ئێوارە هێمەوە هزار دنیاشی بیتێ ئەو پەیمانەی نەئەشکان یا مەسەلەن لە مۆزوع ئیمارەکردن و شتا ساڵان هەبوو مەسەلەن خانمێک داواکارێکی باشی گەورەی بۆ هاو هەموو دنیاشی بۆ کڕیانیان ناپێ وڵا پێشتر گفتمان ناوە هەر قسەیەکی بەسیط نییە بە معنای ئەو ئەمرە ئەخلاقیەیە کە من لەگەڵ ئەو کەسە بەستومە ئەگەر من بتوانم ئەوە بشکێنم کەواتە پێشکاندنی پەیمانە کە پێشکاندن دڵی ئەویتر کەرامەتی خۆم شکاندووە بۆ چێ بێ کەرامەتی خۆم بشکێنم دەستخۆش شوێنی حەقی لەسەرمانە بەڵێ ساچمە لای خانی بەڵام با بیرم نەچێتەوە من هەندێک جارەوە نە ئەم ماوەیە بەیەکەوەین جاروبار لە کاتی نان خواردن چوزانم لە کاتی تۆمارکردنی و لە بینی تۆمارکردنی بەرنامەکانە قسە و باسی خۆمانە بێ داوای لێبورد نەکەم ئەمانە نەپارێزی نیە خۆم ئەزانم هەندێک جار ئەها ژێربەرە و سەربەڕەم هێناوە شعرێکی جوانێ بۆ دکتۆر بیری خستمەوە کە وت بێنی پێچەوانەکەی قسەکەی دکتۆرەکە ئەموتی هەندێک پیاو هەیە لە ناو مەجلیسا باسی عیب و عاریش نەکەیەکە بەناوی یا بە تعلیق و بەناوی سەحبەتەوە کورە ئێمە دانەیەکمان هەیە لە ماڵەوە بەڵام تۆ بە ئەبی زەبت بەڵام تۆ شتە پێچەوانەکەی پیاوە پێچەوانەکەی شتێکە بۆ براژن نووسیوە بەس با بیرم نەچەڵم نەوە کا بیرم چێ کات من لە بیرمە کات هەر نابێت داخکرێ با هەر نانەکەیش بکە نەنە بانێکە بینوسە کورە لە دڵتان نووسیوتە دەیتر من ئەزانم بینی تۆ براژن چۆنە پرسیارێک وەڵی پرسیار سەیریکە بەس پرسیارەکە ئەوە یەکەم دکتۆر من تۆزێک بە دیوێکی ترا دکتۆر زۆر جوان چۆن مۆزۆعی وەفاداری و بە کۆمەڵێ نمونە و چیرۆکی سادە باش بەڵام جۆرێکی تر لە یعنی جۆرێکی تر لە بێوەفایی هەیە کە من پێم وانییە بێوەفایی بێ بەڵام بێوەفایی ناوە برێ مەسەلەن بۆ نمونە با تۆزە گوێنەکە لە کورد بێنینە دەرەوە یاریزانێک هەیە میسی ئەوەنە ساڵ یاری بۆ فڵانتیب کردووە بۆ بەرشەلۆنە کردووە لە شوێنێکە یاریەکە کۆتاییەت و بۆندەکەی کۆتاییە دەچێت بۆ شوێنێکی تریاریەکە هەندێک جار لە کۆمەڵگی کوردیە ئەم بابەتە بە بێوەفایی ناوە برێ
مثلەن با بابەتەکە بینەوە جەنابە کتێبە هەر لە لای من چاپ کردووە لە پڕ کتێبەکانە بیتە شوێنێکی تر بەبێ ئەوەی بێڕێزیش بە من بکەیت بۆ تۆ وا گونجاوترە کتێبە ئەڵێنەوە بێوەفا بوو بە هەمان ئەدای ئەعلامی لەم لە هەچ کەناڵێ ئیشمان کردووە من بۆکو خۆم باسەکەم ئەدای ئەعلامی خۆمەکو خۆی بووە کە لە کەناڵێک کۆچیتە بۆ کەناڵێکی تر وەڵا ئەمە بووبەوە بوای لێهات بێوەفا بوو فلان شوێن دروستی کرد فلان شوێن وای کرد ئێستا لە فیسار شوێنە ئەمانە بێوەفاییە بە کورتی بچیتە ئەو شوێنەوە اینجا باسی وەفاداری ڕاستەقینەمان بۆ باش ڕاست بێوەفایی نینەوان ئێمە مامەڵەکەین مامەڵە گرێبەستە گرێبەست مافی دوولایەنەکەی واتیا چی لە و مافەوە نووسریا نابێ بیکەی کردو بێوەفایی چی نووسراوە ئەتوانی بیکەی کردو بێوەفای نییە من کتێبێکە دەم کابراوتمە پێی نووسیەوە هەموو شتێک کرەوتمە بۆ 1 ساڵ مافوەیە چاپیکەیت و 50 دانە کتێب بدە بە من و باقی هەمووی بۆ خۆوە لێ بۆ ساڵی دووەم ئیتر بۆت نییە ئیمساڵ 50 کتێبەکەم پێنەدا بێوەفایی کردە ساڵێکی تر گەرەکیوێ چاپکە و من ڕێی پێنەدە منش بێوەفایم نەکردووە چون لە گرێبەستە مافی دوولا ئەبێ ڕوون بکرێتەوە و بۆ ئەویچە بێژین بێوەفایەش نەشێت دادگایەکی پەسەندکراو لە لای هەرکمانەوە بێت چاودێری ئەم بابەتە بکە وەفاهینی وەختێکە دادگای نێرەکە گرێبەستی ئەخلاقیە گرێبەستێکە وا لە دەرونی تۆغا و یەکەم کەسێکە ئەزانێ بێوەفاییە بەر لە بەرانبەرەکە ڕەنگە بەرانبەرەکە بە وەفایکی بزانێ خۆتی ئەزانی خەریکی بێوەفاییەکەی خۆتی ئەزانی نمەکێک و خواردن نمەکتانەکە شکاندێ خۆتی ئەزانی ڕێزێک وەرگرتێ وڵامی ڕێزەکە نەداغەسەوە و ئەگەر بچینە بناغی با لە جێگەیەک و دەست پێ بکەین کە مرۆڤ نەبوونە لە ناوی ئاژەڵەکانە بۆچی گرروپێکی ئاژەڵ لایەنگری ئاژەڵێکی خۆیانەکە نوختێ گرروپێکی تر تێبیان حتا گاکان چەندێ ئەترسن شێر تێبیان بڕێ کاتە گەڕێنەوە دووە پەلامی شێرەکە دەن چی والەوە ئەمە لە ڕووی بایۆلۆژیوە هەر پێش لەوە کەسەکە فکریە بێ لە ڕووی بایۆلۆژیوە ئەمانە جیناتی شەریکیان نەز هامیلتۆن نێژێتی هەرچە جیناتەکە لە یەکۆ نێزیکتر بێ کەسەکان شتێکی ناوەکیانە خۆیچیان پێی نازانن بەرانبەر بەو کەسە بەرپرسیارەتێک ئەرنە ئەستۆ توێش بەرانبەر بەو بەرپرسیارەتیە بەرپرسیارەک تێتە ئەستۆ ئەگەر ئەمە گرێ بدەم بە مرۆڤۆ لە مرۆڤە هۆرمونێکمانەیە بە نامی ئۆکسیتوسین ئۆکسیتوسین هورمونێکە کاتێک کەسێک تێت یارمەتیتەکە ڕەحمێک پێکا بەزەیەک پێکا پاڵێک پێوەنا سەرکەوتنێکە بۆ دروستەکە بێوە تۆ بزانی لە خوێن تا ئەڕژێ ڕژیانی ئەوە لە خوێن تا متمانە بە ئەو بەخۆ دروستەکە وەفا و خۆشەویستێک بە تۆ بە ئەو دروستەکە وەختی ئەو کەس خاوەن متمانە تۆ وەختێک بێوەفایی پێەکەی دژی ئەو هورمونە لە دەرونی خۆتا هەنگاوێکە هەڵگرتە و لە ڕووی ئێڤولوشنەوە خەریکی ئازاری ڕۆحی خۆتە دەی و لە ڕووی کۆمەڵایەتی چۆیەمەت چەسپێکی کۆمەڵایەتیمانە ئەمان لکێنێ بە یەکۆ تەعاهودەکانە گرێبەستەکانە وەفاکانە پشتگیریەکانە محەبەتەکانە وەختێک کەسانێک ماوەیەکی زۆر ڕێز و سۆز و وەفا و لاگری و بەخێوکردن و پەروەردەکردنیان بۆ تۆ کردێ پشتیان تێەکەی با خۆیی وابزانی ئەمە وەفاس بەرانبەرەکە وا لێکێداتۆ تۆ هیچی لە بەرچاو نامێنێت ئێمە ڕاستە گەرەکە بۆیە ێژین بەخشینێک بەخشینی ڕاستەقینەس چاو لە جواو نەکەی ئەگەر ئەس دووست چشمت بەرەحسانە ئوست تۆ دەربەندی خیشی نەدەربەندە دووست وەێ ڕاستە گەرەکە زۆر زەحمەتە کەسێ پێیا بکەی شتێدا بەیەکێ لە بیری بچووە چاوەڕوانی ئەگەر وەڵام نەکە چاوەڕوانی جەفا ناکە چاوەڕوانەکە بێڕێزیم پێ نەکە ئەم کەسە مەروەت نەباشێت بەدی با کەسی کە زوو نکویی دیدە باشی بەسی شێخی سعدیە فەرمێژێ جوامێری کەیەوەسە خراپە لەگەڵ کەسێکە چاکەی زۆر لێبینی جوامێری ئەوەسە لەگەڵ خراپەیشا چاکە بکەی مامۆستا قانع فەرمێ لەبەر تاڵی زەمانە و شەربەتی ئەشعاری شیرینم هەتا ئەم دوو تەعامەم بێ خەیاڵی شەکروچا ناکەم لەو جێگایەژێ جوابی چاکە بە چاکە چاکە چاوەکەم جوابی خراپەیشەر بە چاکە چاکە چاوەکەم بۆیە ئەگەر ئەمە بخەینە بەرچاو ئەمە لە ڕووی کۆمەڵ ناسیوە لە ڕووی دەروون ناسیوە لە ڕووی بایۆلۆژیوە هەرسیانیان غەڵەتە ئەی لە ڕووی ئەخلاقۆ ئەخلاق گرێبەستێکە کە تۆ ئەبێ لەم گرێبەستەوە مافی بەرانبەر نەبەزێنی
تا ئەو جێگەم مافی بەرانبەری تیا دیارە کە لە وڵامی پرسیارەکەوتم ئەخلاق نییە هەڵەتیە نەگەین خواردترین پلەی ئەخلاقە کێژن پێی یاسا تۆزێ لەوە چویتەبان مافی خۆی دەی بە کەسەکەی جێگەی خۆتیە دەیتێ مافەکەی خۆی کە خواردنێک کە دابش کریا بڕێکێنێتە بەردەستی ئەو ڤیکتۆر فرانکل لە کتێبی گەڕان بە دوای مانا ێژێ وەختێ لە ئاشوێت ساوین خواردنێکی زۆر کەمیان پێداین زەحمەت و بۆ خواردنەوە بژیت بەڵام کەسانێک زۆر جوامێر بوون لێوە ئەیانزانی یەکێک نەخۆشە بەشە خواردنەکەی خۆی چێنیان لێوە پێدا وەلێ وەختی ڕوانی ئەمانەوە برسێتی زۆرتریان کێشات تەندروسترەژین چون ئەو ئۆکسیتوسینەوە وتم ئەڕژێ لە خوێنیانە هەستێکی جوانیان بۆ دروستەکە بۆ بەرانبەرەکەیش تۆ وەختێکانە ئەی بڕ چییە تەقوا چییە تەقوای نیە وەختە سەوچتە خۆت گەرەکتەی دێەوە کەسەکە دەیجا من خۆم سەرمامە بەتانیەکەم داوەت و لە دەرەوە سییان بۆ تۆ سەرمانوێ ئاگر بۆکەمەوە وەفاست تۆ ئەگرەکە لە من بکوژێنیتەوە بەتانیەکەیش بووی بۆیە لە ڕووی ئەخلاقی چۆ گرێبەست تا حەدی ماف ئێژن پێی قانون لە ماف ئەو ژوور ئەبێ بە هەڵوێستی خۆی بە ئێرادەی خۆی لە بەشەکەی خۆی لە تواناکەی خۆی لە سروەتەکەی خۆی شتێک ئەدەی بەو کەسەکە ئەگەریش بتوانی چاوەڕوانی بەرانبەر ناکەی نەیشتوانی چاوەڕوانی بەرانبەر بکەیت تۆزێ ئازاری خۆتە دەیچوون ئەو هەژار و بۆیە توانی و بەشی بێی چاوەڕوانی بەرانبەری لێمەکە با ئازار نەبینی وەلێ ئەخلاقیان لە کۆمەلگا چواردە و چاوەڕوانەکەن ئەو جەفانەکا بە تۆ من نایژم وەفا ئەمە تا ئێرا ئەگەر بەم شێوە بێنە بەرە هۆکاری بێوەفایی چییە با هۆکارەکانیش بزانین چون بڕێ کات ئێمە بەڕاستی بێوەفاییەکەین نارسیسم یا بە زمانی ئێوە نەرگسی بوون خۆپەرستی هۆکاری وەفاس ئەو کەسە خزمەتێک پێکا وەکو بەرادەر ناڕوانی پێ وەکو کەرەسا ڕوانی پێ وەکو ئینسان ناڕوانی پێ هەتا ێژی خوا مسەخەری کرێ بۆ منە بەدبەختە نۆکەری من بکە ئەگەر وەکو کەرەسە ڕوانی وە مرۆڤ یا چاکەکردنی مرۆڤ و بە ئاسایی زانی بە حەقی خۆت زانی با بزانی نەخۆشینێکی دەرونی بە ئیسمی نارسیسم جوانە و ئەم نەخۆشی هەیە قسەکەت بیر نەچێ هەیە پێی وایە ئەرچی لەسەر ئەبێ هەر باش ئەمانەی خەڵق کردووە بۆ ئەو خزمەتکاری ئەو بێ ئەمە بە ناوێکی تریش خۆپەرستیی پێژن خودشیفتگی پێژن شەیداییە لەینا وە لەرانە تۆ لە خۆوە ڕەنگە کرامەتێکیش بۆ خۆف کرد کە ئەم پیاوانم 4-5 پیا بۆ چێونە ڕێز لە منەرن بۆ یارە من شتێکم تووشی نەخۆشینی دوومیشە عجب خۆ بە زلزانیە بۆ یەکانە وریابین هەر کاتێک چوویتە خاکەرایی و خۆشکاندنەوە حتا بەرانبەر هیچیی نەکردوێت با بزانی تۆ عنسورێکی گەورەی ئەخلاقی واتیا ئەسەلمێنی وەفازانی چیە چون ڕیشەی وەفاوا لە زاکیرەوە هەر کەسێک زاکیرەی زەعیفێت بێوەفاس چون ئێژێ 10 ئادەمی بەرسوفرە 10 ئادەمی بەرسوفرەی بخورند و 2 سەگ بەرمرداری بە هەم بەسەر نەبەرند ێژێ 10 ئام لە سفرەیەک خۆن و 2 سەگ لەسەر لاکە تۆپیوێک مڕەمڕیانە بە ئێتفاقی خردمەندان سەگی حەقشناس بەهەز ئادەمی ناسپاس ئەو سەگەوە ئەوا بێ ڕێزی پێەکەی گێژی سفلەس و ئەمەسە چون حەق ئەناسێ لە ئینسانێکی ناسپاس کە زاکیرەی نیەخراوە زاکیرە نەبوو چاکەی خەڵک لەبیر نامێنێت چاکەی خەڵک بە بچووکی تماشاکەی و ئەمەوێتە هۆکار بووە تۆ بەڕەحەتی بتوانی خراپە بکەی خەڵکیان چاکەمان تکاکەن مرۆڤێک ئاوا قسەی زلەکاوێنەکە خۆ کەڕەواڵەیەک بۆ گەردایکی نەوەیە زمانی نەوەگرت یەکەمین بێوەفایی و پیسترین بێوەفایی ئینسانە بەرامبەر بە دایک و باوکی چون تۆ ئەوانە نەوەیان ئەویتە چی پلێ 3 کیلۆ گۆشت بووی هەر هیچ نەبووی بە 2 ڕۆژ ئەمردی کردوتیان بە منسانە و بەم هەیکەڵە و بەم باڵا یەکەم نیشانە ئەبێت وەفا و وەختێ نیشان بە دایک و باوکو بدەیت کە هەن ئەو پەڕی ناتەوانیانە وان لە نەخۆشینیانە وان لە هەژاریانە وان لە برسیەتیانە وان لە حاڵەتێکە عەقڵیان تەواو بووە ئەڵزایمریان گرتووە پارکینسۆنیان گرتووە ئالوێ منە ڕوانم بە تۆ کێی نەخەڵەتی بە قسەی زل خۆ بە من بناسیێنی وەفا بە مامۆستاکانە تۆزانی ئایسا ئەگەر من هەرچیام ئەو مامۆستایچەوە لە بەرنمەیە کەوتم زلەیەکی لێداوم ڕەنگە بڕێ لەو بابەتە زانستیانەی زانم ئەو نەوەیە هەر فێری نەبووایە بۆیە هێژم خۆزگا داوای لێبوردنم لێ بکا بیبەخشم چون ناتوانم بدەم لە ژێری چاکەکانی چی مامۆستای تەبیعیاتم بۆ علومی تەبیعیم بوو ساینسم لەلایە خوند بۆیە ئەومان لەبیر بێت وەفا گرێ ئەدرێ بەو شتانەوە ئەی ئەو کەسانەی ترکە وەفایانەشێ پێ بکەین مرۆڤ نین تۆ لە
شیری ژنێک یەکجار بخۆ لە ژێری تەمەنی 2 ساڵ تا بڕێ لە فقای چێژن 6 ساڵ ئەبێتە دایک ئەی ئەم هەموو کانیا و ئاوە هەوا و بەفر و باران و میوەی ئەم نیشتمانە تۆی خۆی دایک دایە گەورەی ئێمە کێز ئایا نیشتمان دایە گەورەی دایکشمان نییە نیشتمان نەبێت ئاو نەبێت خواردن نەمێنێت دایکێک کە توانێ مناڵێ بێرێتە دنیا بێوەفایی بە وڵاتە لە داخستنی کلێنێکسێکۆ دەست پێکات نیشانەی بێوەفاییتە با بێوەفایی بەس قوربانی تۆ زۆر جوان بایتر من بەشی دۆستانم نەخۆم بێمە سەر ئەوە نیشانەی وەفاچی نیشانەی وەفا سێ نیشانەی سادە و پێژم توخوا نەکو خۆی نەتوانی من دۆستێکم میسا قەرزێکی زۆری واوە لامەوە خانوەکەمەوە ئەو جاری ژوتم پارەیەکی پێداوم وتی تخوا با کەس نەزانی وتم بەخوا نابێ بێ زۆر کەس بزانی ئەوە بایەوەش بزانێت با خەڵکیش بزانێ ئەگەر مردم مناڵەکانم وەفا بکەن قەرزی ڕەفیقێکم وا بەلام بۆەوەی من ماڵێ بکەمەوە لەو هەژاری ئێرانە پارەی پێداوم حیفە مناڵەکانی من نەزانن کێس ئەم سەقفێ خستێبانی سەریان بە پارەی من 2 ساڵی تر نەوەچووە بانی سەریان ئێستا ئەچواتە بانی سەریان و 2 ساڵتیان ئەخەون ئسراحەتەکەن مناڵەکان نازانن نەکو بێوەفاون بە ئازیزەکانمان بێژین وەلای مناڵەکانمانەوە کێن ئەمان لاوێنن کێن پشتمانەگرن کێن ڕێزمانەگرن ئەمە باخەڵی کێس من لە سەریەژیم ئەمە دەستی کێس و ئاوابانی سەرمۆنایاڵێت هەر ببم ئەمە بێژین بە مناڵەکانمان دوو پیاوەتیمان بێت بۆ خۆمان با نەبین بە ناپیاو ناپیاو مەبەستم نێرینە نییە چاکە و پیاوەتی بەکارویشە نەک بە سمێڵ و ڕیشە ئێمەش لە عمرمان ئەگەر پارەم نییە مامۆستا جاسم علمی هەیە من نێسم مامۆستا غەزنەوی پارەی داوە دادە بشرام سۆزی داوە بە من هیچ کام لەمانەم نییە وە لە لەشێکم مەزەتوانم پاڵ بنم بە سیارەکەی ئەمە ئیشێک بۆ ئەو بکەم منیش لە ئەو شتەوە خواداوێ پێم بەشێ بۆ ئەوان خرجکەم بابران بەرەکەش دڵی خۆشێ با مناڵەکانیشم بزان باوکیان بێوەفانی و بەشی آخر تەداومە بەردەوامیە بە ڕۆژێک وەفا ناکریت ئەبێ لە درێژای تەمەەن تا ئەوە بمێنێ فێری خۆشترین جێگەی وەفا کاتی لێکدا بڕان کاتێک لە دژمندا ئابڕێ کاتێک لە دۆست کاتێک لە مردوو کاتێک لە خێزانێکە تەلاقی لێسێنی ئیتر لە دوای ئەوە زمان مەدڕەرەوە بەوتنی عیبەکانیان ئێوە لە یەکدا بڕاون کەرامەتی و مەشکێنە بە غەیبەتکردن کەسەکەم مەکوژە ئەلبەتە بەر لەوە کەسەکە بکوژی خۆتە کوژی خۆت مەکوژە بە ڕوشانەوەی ئەو چتانەوا لە مێشکیتەوە و کەس خەبەری لێنیە و بە هەڵگرتنی ئەبی بە وەفا و بە ڕازدار بە ڕوشانەوەی ئەبیتە ئینسانێکی نالەبەر من سەریماتکەم سەرەوە ئەو قسە ئەڵمەسە ڕەحمەتی لێ ئەو قسانەی لێ دەرچوو قوربانی ئەو سەرت باشە ئەو قسە عەفوەن قوربانە بی کە ئەم وەفاداری تۆش جوانە کە ئەم ئاشتی ڕەنگی تۆش جوانە کە ئەم ئەبێ شتێ بێژم بەرەنبەر بە مامۆستا جاسم جارێ پێی وتم ئەوەندا عەقڵ مەبە و بە ترێند و خەڵک وا تێگەیشتن مامۆستا ئەوەی وتووە مەبەستیەوە سە عەقڵ مەبە ڕێک مەبەستیەوە من بلاوێنێ و زۆر گەورە بووم بەو قسە سپاس یەکەم لەم بەرنامەیشا دەیان جار ئێوە گشتان منتان لاوان دێ وەفاوە سە تا دوور نەکەوتینەسەوە خەڵک بزانن بەخوا خۆم بەلای قێوانە نازانم بەڵام ئێوە بە زۆر لەوە گەورەترە زانم کە یەک وەفای خۆمان بۆ کاک دەروون دەربڕین ئەگەر ئێمە ساڵێکی کەش نەهاتینە بەرنامەکەت وەفامانە بێت بۆ بەرنامەکەت ئەم بڵین هەر بەرنمەیەکی باش و جوان و با لە ئێستەوە ئێمە یعنی وەفادارین بەرامبەر بە دوایی بە بێچەوانەشەوە تۆزێک ئێمەش باسی ئەوەش بکەین کە هەرچمان دووبوونێکمان هەبێ ئێمە بۆ کۆکردنەوەی ئێوە دکتۆر لە بنی دنیاوە دکتۆر بە هەمان شێوە جەنابە لە سلەیمانی و بۆ هەموو ئیلتیزاماتەوە من هەر سلێمانی نییە زۆر ئەزانام باشە مامۆستا جاسم لە کەلار و گەرمیانەوە هەمووتان بە جۆرێک لە جۆرەکان کۆمەڵێ خەت و حتوت و حەق و حسابی دەرکەوتنتان هەیە هەموو بەرنمەیە کە ئێمە ئەتوانین ئەم شتە بکەین واز لە هەموومان دووبوونی خۆمان بێنە کاتێک کە ماچکردنیی ئاوا لە بەرنمەکە ڕوئات کاتێک بەرنمەیە کۆتاییەت و من هەموو جانم من لە ساهشتا بۆ 5 کاتەکان ئەبمەوە ببینر من لە بەرنمەیە خۆ من پێشکەشکارم بەرنمەی خۆمم هەیە چوزانم تا دوایی بەڵام نەک بۆ وەفادارین ئەمە نە پێزانینمان هەیە هەست بە پرسیارەتێکەکەین ئەو باسی کە تۆ باسیەکەیڵی بوو بە ترێند و تۆ وت ئەوە نەعاقڵمە بە کاتێک کە غەڵەتی تەفسیری بۆ کرێ هەستەکەم من کردومە یعنی لەبەرەوە ئەوەنەوە فادارین
وەفاداریش بە یەکلایەنە نابێ ئێوەش ماشەڵڵا ئەوەنە بە وەفادارن یعنی ئەم شتە ئەگەر من خۆم لێرە فێر نەبین و تیمی ڕوودا و فێری ئەوە فاداریە نەبێ کە خۆمان لەناو قوڵای ئێوان ئەبێ بینەرێک چۆن فێر بێ لەبەرەوە نمونەتان زۆر بێ ئینشەڵا پێمان لێدا نابڕن ئێمە تموحەکەمان گەورەترە بۆی کە ئەم مێزە بەرینە کۆبانێ ئەم مێزە بەرینە سنا ئەم مێزە بەرینە ئامەد بەڕاستی دەنگی جوانمان هەیە ئەوانیش بۆ وەژی گەلک سپاس کاک دەڕۆن ئەوژی مادام بەحسی وەفاداری دکن ئەمژی و ئەو هەستە بۆ خۆ بدنە دیارکردن سپاس بۆتە سپاس بۆ کەکێ سەنگەر سپاس بۆ تیمێ ڕوودا و سپاس بۆ ڕوودا و گۆونژی وەفادار بوون گۆوەمە بەشێک ئەو بەرنامە دیتن ینی ئەوە ینی بەشێ سیەمە باوەڕنامەدە مە درست دکن ونجی بولایقی وێ وەفاداریە بوون و ئەم بۆ خۆ وەک بەشێک دیتن هەڵبەتە ئەو هەمان وەقتدا و هەمان کاتدا و خزمەتێکی گەلێکی مەزنجی بۆ مەکرد بەرکی ینی مقدراتی خودێ ئەو بوون ئەگەر نە ئەف بەرنامە بە لەگەل ئەف عەزیزە و لەگەل ئەف زانەیە مەنیکاری بوون ئەم ڕوونێن ئەم دانیشن بەرکی حتا تەماشاوانی بخۆشی گوهدار دکن هدوو ئێگۆ ئەف ساڵە مەتێدەنە برەنگێکیش ڕەنگا ژبەر گۆمە هەفتوو ناس کرد مرۆڤ هەفتوو دبینێ جار هەیە وەختی گۆ مرۆڤ هەفتوو ناس نەکێ دبێ گۆ ڕەنگێک ژرەنگێ تووڕەبوونەکێ ئینسان ڕە هەبێ نەناسکردن هەیە دەست پێکم وەڵی من چۆن من و دکتۆر خانی مەژەفتوو فەعم بکن ینی ئێستا ماشەڵڵە تەواسولێکی زۆر جوانی نابینەمەدە چێ بووە ئەف پیاوەش خوا مامۆستەی مەی ئاشتی خوازیەیە باڵێسی ئاشتی بەرنامەکەی دکتۆرە بشرا خوشکێ مەی گوت بەرنامەی دیدە حاضر ببوون ڕاستی بەرنامە وە ئەمژی گەورەکردن وەژی ئەم مەزنکردن سپاس بۆ کەکێ سەنگەر سپاس بۆ ڕووداوژی یەک وەفادار بین شتێکی ئەم بەرنامە جوانە کە نەریتێکمان گۆڕی من حاضر نەبووم بێ من بەرنمەیەکە کە مامۆسای ئاینیتیایە یەکەم جار بۆ چونکە فێر بوون بەرنمەکانی کوردستان مامۆسایەکی ئاین و ئافرەتێکیان هێنا ئاینکردن بەگژیەکە ئاین بشورێ کوشەڵە کەڕەشێر نەریتێکمان هێنا ئاراوە چەند جوانە ئینسانە جیاوازەکان گوێ لێ بگرن بە عقیدەی جیاواز بیرەکەینەوە بەڵام گوێ لێگرین چەند جیاوازیمانێ بزان چ ڕۆژێ شەڕمان کرد ناشیخۆ وشەیە بەکار هەیە من هەولیدایە شەڕی بکەم ناهێلێ وەڵا بەڵامەکەی تۆیە ئەڵێ ئابا باسی کەم ئەڵێ محەممەد خانی تەواو بوو وای ود وای ود بەڵام دەنگ بەرزکردنەوە لە بەرنامەی ئێمەیان نییە ئەمە بێ بە نەریتێ بۆ ئەوانی کەش میدیاکان کات پڕ نەکەنەوە مامۆستایەکی ئاینی و ئافرەتێک بن بە یەکا بەس بۆی بینەر زۆر بێت ڕاستە چی ئینتاجە بێ لەو بینە زۆرترین بینەری ئەبێت و کۆمەلگا ناشرینە بێ وڵەکەی کە وتمان ئاواکەی تۆی بینی تۆڵی وەڵا واوە ئاوەکەی بە ئاگرەکە بە غەزەلەکەی براژن ئاخر بەس ئەوە نە با منشت بڕێش لەسەر وەفا بڵێم زیاتر پێویستی بە غەزە لە دیارە بەخوا بەسەر چاو طبعا وەفاداری بابەتێکە ڕەبتی بە مەشاعرەوە هەیە ئەوەی کەوا لە ناو شعر و ئەدەب و لە ناو کللتورە بڵاوە بێتەوە صفەتێ دراتە پاڵ گیاندارێک مەسەڵەن بولبول عاشقا یان سەگ بە وەفایە نازام چی ئەوانە لەبەر ئەوە تەمسیلێکی وا ئەنوێنێم ئەو معنای تایەوە ئیلا سەگ با بڵێن مشەخۆری تیکەیە نانە ئەو خۆفرۆشی پێڵەن زیاتر لە وەفا بەڵام لەبەرەوە تازە ئەو وێنە پیشانەدا دەڵێن کۆترە باریکە بە عەربی پێڵەن قمری نیشانەی شیوەن ئەو بۆ خۆی خوێنێ دەست ناونراوە ئەگری و بۆتە ڕەمزی شیوەن و گریان بولبول بۆتە ڕەمزی عشق ئەتوانین بڵین هەڵسو کەوتەکانیان سروشتی ئەو جاندارەکەی ئاوا دەرەکەوەی دەبێت سەگ لەبەر تیکێنان چقە بکاتە سەگێکی ترا هاوڕێی خۆیەتی خۆی و خۆفرۆشیە بەڵام مەبەست مۆتە تێ بگەین وەفا ئەوەی خەڵکەڵە ئەڵە وەرە وەک سەگ بژی سەگ زۆر خەتەرە فعلەکانیەوە من ئیشی دکتۆر زیاترە بەس حەزم کڕۆنی کەمە کە وەفا بابەتێکە ڕەبتی بە مەشاعرەوە هەیە مرۆڤ خوا لە قورئانە باسی ئەو لە کاتی تەلاقدانی ژن و پیاوە فەرمێ وەلا تەنسەو الفەضڵ بەینەکم ئەفەرمێ فەزڵ دوایی لە بیر مەکەن یعنی مەسەل من لەگەڵ خێزانەکەمە 20 ساڵ هاو سەرگیریمان کردووە 500 صفەتی خراپم هەیە قسەی ناخۆشم هەیە تەسەڕفی ناشرین هەڵسو کەوتم توو ڕەبوونم کاردانەوەم 100 صفەتی ناشرین مەیە بەڵام تۆ بیرکەرۆ لە ماوەی ئەم 20 ساڵات 10,000 تەسەڕفم بۆ لەگەڵیان 100 خراو بووە ئەوە خوا فەرمێ فەزڵەکان لە بیر مەکەن ڕاستە خراپەتان بۆ یەک بۆیە جیابوونەوە لە یەکتری بەڵام فەزڵەکە لە بیر مەکەن بۆیان نمونەیەک باسەکانڵێن پیاوێک چۆ بەلای لەگەڵ ژنەکەی بینەوە تتی گوێم لێ بۆ دەنگەدەنگتانەوە تو کاکە شەرەف و ناموس مەباسی ناکەم لای خەڵک تی دوای ماوەی جیابوونەوە لە یەک دوای کابرا چوە بەلای وتی پێی کاکە خۆتەوەی سە لێ تەلاق داوە بۆچی شەرتان و بەیەکەوتی ئیسە شەرەف و ناموسی خەڵکە مناقم چێ پێوە چەند مهمە چەند مهمە ئینسان بەم پلان جا ئێمە
وەکو ڕەمزی وەفات دوو ڕووداوی زۆر سیر هەیە حەزەکەم دڵنیام تەجربەی زۆری لێبیندێ شەڵا کاتم دەرێ بچکە حەقمە منیش تقریبا دیگە دەدەقەیە قسە من کاتی خۆ دەدەمەتە بەردەوام بکە ئەو مەمنونی ئەو شەڵا کاتت ناگرم بە ئیزنی خۆ یەکێک لە ڕووداوە سەیرەکان لە تاریخا باسێکە ڕووداوی سەمەوئەلە پیاوێکی جوولەکەیم بۆی ئەم ڕووداوە باسەکەم تا بزانن بابەتی وەفا شتێکی ویژدانیە ڕاستە دین زۆر تەرکیزی لەسەر وەفا کردووە ئەگەر کەسێک التیزام بە دینەکەوێ بکە ئەبێ بە وەفا بێ بەڵام ئەگەر کەسێک نەیکرد موسڵمانیش بێ بێ وەفا دەرێت من دوو نمونەتان بۆ باسەکەم نمونەی جوولەکەیەک لەگەڵ نمونەی کەسێکی موسڵمانە جوولەکەیەکی بە وەفا موسڵمانێکی بێ وەفا تا بزان نمونەیەکی زۆر یەکێک لەوانە کە جوولەکەیەک بوو لە سەردەمی ئیمرؤ القەیسی شاعری عەرەب معروفە یەکێک لە شاعرە گەورەکان کاتی خۆی بەهۆی ئەوەی کەوا کەسێکیان لێ ئەکوژرێ بۆ ئەوەی خوێنەکەی وەربگرێتەوە ئەچێ بۆ منتەقەی لای مسر داوا بکات بۆ ئەوەی لەوێ خەڵکانێک بێرێ و کۆمەڵک بێرێت جەنگ بکە لەگەڵ ئەو کەسانەی کەوا کە سوکاریانیان کوشتووە هەندێک درعی با بڵێن قەڵغانی باو باپیرانیانەیە کە وەکو ئەمانەت ماوەتەوە ئەی خاتە لای پیاوێکی جوولەکە خاتە لای پیاوێکی جوولەکەی شاعر کە ناوی سەمەوئەلە معروفە سەمەوئەلی یەکێکە لە شاعرە گەورەکان لای ئەو دایانە و ئەڕوا کاتێ ئەڕوا دوای ماوەی خەبەر دێتەوە وەڵێن وەڵای ئیمرؤ القەیس مردووە لە ڕێ خەبەر دێت مەلیکی حەیرە ئەو کاتە کە ناوی هینی غەسانیە هیشامی غەسانیە هیشام لەولاوە دێت هێرش دێنێ بۆی عەفوەن حارثی غەسانی حارثی غەسانی دێت ئەڵێت بە سەمەوئەل ئەڵێ ئەو درعانەی ئیمرؤ القەیسم دەرێ نابێ کاکە ئەڵێ ئاخر ئەو مردووە ئەڵێ نایدەم قەڵایەکی زۆر بەهێز هەیە قەڵاکە ناوی هینە ئەبلەقە قەڵاکە قفڵەکە و دای ئەخا هەوڵەدەن تیری تێتەقین هەرچیەکەن بۆیان ناگیری ئەلموهم کوڕێکی سەمەوئەل کوڕەکەی لە دەرەوەیە لە ناو زراعەت کاتێ دێتەوە ئەڵێن تۆ کێ ئەڵێ من کوڕی سەمەوئەل مەیگرن سەمەوئەل لەسەر قەڵاکەوە چاوی لێیە ئەڵێن کوڕەکە تەکوژین ئەو قەڵامان بۆ نەکەی تۆ کۆمەڵی خەڵک ناو قەڵاکایە پێڵێن سەمەوئەل دوای کوڕەکە تۆ ئەوەی پێویستە تۆ وەفای خۆتت کرد با کوڕەکەت نەکوژن ژن بەخوا ئەیکوژین ئەڵێ دوای ئەوم لە تاریخ بێوەفا باس مەکەن کەسێک ئەمانەتێکی داوا دەستمە خیانەتم لێ کرد بێوەفا ئەبم بەخوا کوڕەکەیشم بکوژن ئەڵێ وەبەرچاوی وە مەلیکی حەیرا وەبەرچاوی کوڕەکەی سەر بڕی قەڵغانەکانی ئیمرؤ القەیسی تەسلیم نەکرد لە کاتێکە خەواڵاتەوە کە مردووە جا خۆشی ئەڵێ وەفەیت بئەدرعی الکندی ئینی ئیذا ما خان ئەقوام وەفەیت ئەڵێ من بێوەفایی ناکەم سەمەوئەل بووەتە ڕەمزی وەفا لە تاریخە ئیمرؤ القەیس مردوویشە کوڕەکەی سەر ئەبڕن ئەچێ کوڕەکەی خاتە قەبر ئەڵێ قەی ناکەم من بەس مادەم خەوان وەفام کوڕەکەم لە دەستداوە مادەم وەفام لە دەست نەدا ئەمە یەکێک لە نمونەکان نمونەیە ترتان بۆ باسەکەم بەخێرە یەکێک لەوانە پیاوێک عالمێکێک لە عالمەکان لە سەردەمی یەکێک لە خەلیفەکانە کە ناوی حەکەمی کوڕی هیشامی داخل بوو بووە خەلیفەی عەباسیەکان کەوتە ناو کۆمەڵە لە عولەما قسەیان پێ کرد هەنێکیانی کوش هەنێکیان ڕایان کرد یەکێک لەوانە کە ڕایان کرد پیاوێک بە ناوی تاڵوتی کوڕی عەبدولجەبار تەڵەبەی ئیمامی مالک بوو هەڵهات پیاوێکی جوولەکە نزیکیان بوو دراوسیان بوو وتی لە ماڵ خۆتانە داڵدەم بدە تا ڕاکەم یەک ساڵی ڕەبەق لە ماڵیانە شاردیوە نەیوێرا دەرچێ لەبەرەوە ئەی کوشت بیگرتای ئەی کوشت یەک ساڵی ڕەبەق لەوێ بوو ئیتر خۆی بێزار بوو وتی پێی هەڵسایوتێ جوولەکە بوو کابرا وتی کاکە منە ڕۆم تەواوی من ساڵێک عەزیەت دەدەم وتی ناڕۆیەت کوژن بەخوا هەتا بمری لە ماڵەکەی منە بێوەفاهینت ناکەم نەدەمە دەسۆ دانیشە بۆ خۆت غەدرت لەگەڵ ناکەم وتی ناکاکەگە من پیاوێکە ناسم وەزیرە ناوی ئەبولبەسامە وەزیری حەکەمە وەزیری حەکەمی کوڕی هیشامە زۆر برادەرمە کاتی خۆی دەرسی لام خوێندە قوتابی خۆم بووە ئەچم بۆ ماڵەوان هەم داڵدەمەدا هەم ئەبێتە شەفاعەت بوو هەڵسیات چوو بۆ ماڵیان شەوێکی درەنگ دای لە دەرگاوتی کێوتی فڵان کەسم وتی هاتم ماڵوتی تۆ قوتابی من بوویتە کاتی خۆی هاتووم لە خزمەتتا چاودێریم بکە و چاوت لێم بێ هەتاکو حەکەمی کوڕی هیشام نەمکوژێ وتی باش هاتوو وەڵا بەیانی ڕێک چوو بۆ مەجلیسی حەکەم وتی ئەی خەلیفەی گەورەمان ڕاوێکی باشم بۆ دۆزیەوەتەوە فڵان کەسی دوژمنی خوایە کاتێک کە قسەی پێت کردەوە بێ بیکوژە ئەڵێ کە بینی زۆر تووڕە بوو حەکەم وتی پێی ئەوە چیەکەی تو ئەوانە تووڕە بۆ لێی وتی ئەی چیم پێەکەی پێم بکەم من لەبەر خاتری خوا کۆمەڵە شتت کردووە مخالفی دینەوە لەبەر خاتری خوا ڕقم لێت بووە بۆی شەوکارانم بەرامبەرت کردووە ئیسەیش ئەگەر واز لەو شتە خراپانە بێری من ڕقم لە تۆ نییە و دژایەتیت ناکەم ئەڵێ خوا خۆشەویستی قسە دڵیوە پەشیمان بۆ وتی وەڵڵاهی گەرەکمەوە بتکوژم لەبەرەوە قسە بڕۆ ئازاد بە بەس تێم گەێنە ئەم ساڵە لەکوێ بووی تی وەڵام ساڵ لە ماڵی یەهودیەک بووم ئیمشەو داوام لێ کرد بێم بۆ ماڵ ئەبولبەسام ئیشەو دایە دەست ئەڵێ وتی ئەح بابە ساڵێکە جوولەکەیەکە تۆی ڕاگرتووە
ئەمە وەزیری منە ئەمە باشە خیانەتی بە تۆ کرد کە مامۆسای بوویت بەیانی خیانەت بە مەملەتەکەی من ناکە ڕێک دەری کرد لە وەزارەت ئەو کەسەی کە خیانەت بە نیشتیمان بە هاوڕێ بە نزیکترین کەسی بکە دەرگای واڵای بۆ خیانەت لە هەموو کەسێ بکە لەبەرەوە دەستخۆش هەر دوونمونەکە زۆر وازە غەزەل فەرمو سەیدا غەزەلەکەم ئەوە لە کاتی مارەبڕینی خێزانمە کاتی مارەم بڕی بوو وەکو یادگاری ئەماوەتەوە دیمەکە عشقی بەری ئەمان عشق سێکە یەک نقطەت کۆمنت بکەن ئەو غەزەلەی بۆ شێخی تەریقەت و بۆ هاوڕێ و بۆ دۆ سەینوسی وەصفیە بەس ئەمە غەزەلێکی عشقیە ینی دیارە واضح دیارە ئەوە با پاڵی لێ ئەمە ئەوەیە کە لە تەکرێ و لێ بۆ خەڵکیش خوێنی تو بەڵێ ئەمە وەفایە بەس ێگە لە وەفا بۆیە لێرە ئەمە شعرەکەمەکە بۆ خێت طبعا ست دکتۆر بشرە چاک تەذوقی معناکەیە گازانێت چی وتووە زیاتر یعنی شەرحی ناکەم بەسێ خوێنم باشە براژن گوێ شلکە هەموو میلەتی کورد بەهۆی جەنابتەوە گوێ لەم شیعرە ئاگرێستا ڕۆژە بەد قەرزاری ڕوویە شەو مەدینی خاڵیە گوڵ لە باخان چاوە چاوی ڕەنگی لێوی ئاڵیە ڕوومەتی گەردەرکەوێ شەو بۆتە ڕۆژی مەشخەڵان تیرەگی گەرتەی بکەی تەنها لە زولف و خاڵیە سێبەری زولفە سەبەب عاشق کە بێباکە لە ڕووی شەکەری لەبیە کە تا مەزرۆی جنێوی تاڵیە سەروی باڵا میوەجاتی لێ و کوڵم و گەردەنی باغ و بستانی ئیرەم لا جانی دڕک و داڵیە ڕۆژی حەشرە یا کوژاوانی دووچا و باڵیە جەنەتە یاخود بەرامەی ئاوەڕۆی بەرماڵیە سەوتی نەغمەی بولبولە یا چەهچەهەی خرخاڵیە دەنگی سۆلە یا لە ژێرپێی ناڵە ناڵی ناڵیە شعری نالی نامرێ مادەم کەلاری زیندە بێ ئەم غەزەل خوانەی هەیە هەڵبەستەی ئەمساڵیە شعرت تەرەبەنگێزە برا شاعری چاکی بە قەولی شێخ ڕەزا بەیتی نالیە ئەوەم بۆ ئەوەمان بۆ هینکە ئەوە من خۆم زۆر معجیبی و سێبەری زولفە سێبەری زۆڵڤنا بۆستە ئەوەی باسی بەرماڵێکاکە بەرماڵی ئەڵێم ڕۆژی حەشرە یا کوژاوانی دووچا و باڵی طبعا ئەم شعرە لە ئەسڵا بەیتێکی ئەوەم بۆ هینکە ئەوەم بۆ تەفسیر بەسەر چاو بۆم شەرحکە ئەوە تاک بەیتێکی نالیە خۆی لە ئەسڵا یەک بەیتە من بەیتەکەم کرۆتە غەزەلێکی حوتی ڕۆژی حەشرە یا کوژاوانی دووچا و باڵیە یعنی ئەوەندە جوانە هەر بە چاو ئاوە سەیری کردووە یەک دنیا خەڵک لە بەردەم ماڵیانەکەشی کەوتووە مردووە لە جوانیە ئەڵێم ئەوە ڕۆژی حەشرە هەڵسیام گشتە خەڵکە لە بەرماڵیانە کەوتووە یان هیچ چاوە جوانەکانێتی ئەو گشتە خەڵکی کوشتووە جەنەتە یاخود بەرامەی ئاوەڕۆی بەرماڵیە یعنی ئەوە ئەو بۆن و بەرامەی کە دەرچووە بەهشتی دەست شۆرەکەی ئەوە دەستە شۆرە و بۆنی عەتری دەستی ئەوە هاتۆتە ناو ئاوەڕۆکەی ماڵیان یاوە بەهشت هی دەستی ئەوە یا بۆنی بەهشتە لەم ناوە دێ ئەوە وەصفی ئەوەیە مەداخەوە ئەزەم دەکەم بەری ئێستا بەرنامەکمە دروست کرد تێکلیە کولتور لەگەڵ ئاین بەرنامەکمە دروست کرد هەن کەس وێ هەبن یعنی بژبەر گوت خۆش جوان تێ نەگیشتنە ئاینی ئیسلام بچ ڕەنگی حرمەتی ئەو مەوزوعە دکێ احتمال بۆ سەیدای جاسم اعتیبار بکەن ئەوانە لایقی سەیدایە ئەوانە لایقی مەڵایە چۆن ئەو هەستیخوا و ئەو شعری هانە ویانژی دێ قەناتی تلڤیزیۆندا ئەو هەستە بێ دیارکردن ئەواژی بیر دکردن گۆ ئەوا سنەتی پێخەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاتی گۆ پێخەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ژی هاتیە سوالکردن یا رەسوول الله من ئەحەب الناس ئیلەی کیە بێترین کەس تژێ حەز دکەی گوتی عائیشەیە دەست خۆش بێ دەستخۆش تۆ خۆت ڕێت پێین کە ئەم بەرنامەیەکەم قسە بکەی ینی والله ما برياري كدابو وقت كاتي قو دكتور بشرى الفيديو ما حمى قهدار بن يعني برويه كمن او برنامج السيما دكتور بشرى الفيديو من كم قصدك مش برويه كتا خفتني من رحمه الله تاني اجر مروف بكار بيج برجو زور جواني قسكرن تاني بكار بم يك نقطه اخفتني دكتور بشرى بقرم دمي قود وفاداري قرصه اشبك ما بيرس جو بري بدما دكتور خاني يعني باش اوج منيش ليا وستام ظلمان باغ خريجي برقو من دخوازم يك برسيار الدكتور خاني بكم آية نوفاداري ممكنة مروف بيجي تشتكى جينات إنسان ديا يعني الأصل نوفاداري باشا كورد دكتور لا والله چینە وڵا دەیتر تەواوتی ئایا بێوەفایی شتێکە لە زانی منەڵینەوەڵا جوکی کورد بێوەفایی لە جیناتی ئینسان هەیە مرۆڤ ئێمە
وەکو بێژی ئەگەر تۆزێ بازیکەم ئەبێ بزانین وێنای مرۆڤ ئاها لە بابەتێک کاوتم وتم 5 وێناکەی بۆ فەلسەفەیەک مرۆڤ ناسیە ئایا مرۆڤ ذاتی شەڕە ئایا ذاتی خێرە یا لەوحی پاکە ئەگەر بە ذاتی شەڕ تماشای بکەی بڵێ ئەگەر بە ذاتی خێر تماشای بکەی خێر ئەگەر بە لەوحی سپی تماشای بکەی کێ ئەینووسێت بێوەفایەک ئەینووسێ یا بەوەفایەک دەستخۆش ئەی هەر بە یەک گوشە جوابم بەرەوە وەفاداری قورسە بەڵێ وەنیە بێگومان ژبەرگۆ تەدیت ینی ئاەتێکی قورآنا پیرۆز هەیە بحثی ئینسان دکێ و بحثی ئومەما دکێ بحثی مرۆڤ دکێ معلومە سەیدارە و کەسێم گۆ بەشداری ئەو بابەتین ئاینە بەری گۆ خودی تعالە ئینسان بخڵقێنی هێمە دە عالەمی ذەر دەبوون خودی تعالە سۆزێکیش مەستاندیە ئەلەست بڕەبیکم قالوا بەلە پشتی گۆ ئینسان هاتیە خڵقاندن خی گەورەت قورآنا پیرۆزت بێژی وەما وەجدنا لأکثرهم من عهد ئاغلبی خەلکێ ئەو نەخودانێ وێ وەفاداریە بوون گۆلگەل وێ سۆزێ بوون ji ber vê yekê katê got me dibêjin yan katê got دکتۆرە بشرا dibêjiye قورسە ji ber got ewa sîfetekî pêxemberana کاک دەروون من ئەوە زافە بکەم بۆچی قورسە بۆ لەبەرەوە کابرا بە سڵاوێک ئەدەبێکی کردەوە بە گیانێکە بێ وەڵامی بدەیت و دەستخۆش دوا قسەم بۆ بکە بەیتێکی سالم ئەڵێم زۆر جوانە ئەڵێ دەڵێم با تەرکی عەشقت کەم بەدڵ شەرتی وەفا مانع لە جەورت ڕەنگە کافر بم وەلێ خۆفی خودا مانع ئێمە حەزەکەین واز لە زۆر شت بێنین بەڵام وەفا نایەڵێ حەزەکەین نەچینە زۆر شوێن بەڵام وەفا نایەڵێ زۆر کەس عەزێتمانەیە بەڵام خوا و خۆفی خوا لە دڵمانەیە لەبەر خۆفی خوا وەفاداریمان هەیە بۆیە ئەڵێم وەفا قورسە چونکە خوێنی جەرگە بێ بخۆی ئێستێک کە ئێمە لە دەوری ئەم مێزە کۆبووینەتەوە لەبەر وەفا کۆبووینەتەوە وەفا کارێکە هەزاران شت کە ئەتوانی بیکەی نەیکی من دکارم تایبەتی کێ بدمە دیار کرد کەشفی بکەم دەی وەفاداریک بۆ گۆ ئەو ساڵە دکتۆرخانی لەگەلمەیە ملت بەرکی نازانێ دکتۆرخانی گرێدایی بەرنامەکی تلڤیزیۆن بوو لە جهەکی دیژی لێ نەخواست یانیش وەفاداریە بۆتە بۆمە بۆ دۆستان بەشداری ئەو بەرنامە بوو نمونەی زۆر بێت خۆش بێ هیوادارم شتێکمان کرد بێ هیچی تر ناوترێ لە ناو ئەو هەموو قسە گەورانی ئێوە خواحافیز خۆش بێ